ئەم جۆرە فستیڤالانە کە ئەکرێتەوە بۆ ئەوەیە کە تاکی کوردی پشت بەخۆی بەتێەوە ئیش لە فرەچەشتنی سەرچاوەکانی داهات بکات. ئەم فستیڤالانە لە بنەمادا هۆکارێکە بۆ برەودان، بۆ هاندانی تاک، بۆ بەرهەمی خۆماڵی و دووەم قۆناغی هۆکارێکە بۆ بە بازاڕکردن و تاکردنەوەی کاڵاکان. ئەم فستیڤاڵە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوامە بێ و ئەو کەسانەی کە لێرە بەشدار بوون بە بەرهەمی خۆماڵی خانممان هەیە ئیشی دەست و هەروەها شیرینی دروستکردن و خواردن دروستکردن و هەروەها ئەو خاتونانەمان لەگەڵا کە موادی جوانکاری دروستەکەن لە بەرهەمی سروشتیەوە کە خۆیان دروستی ئەەکەن و ئەم پێشانگایە زۆرتر بۆ ئەوەیە کە ئێمە بەرەوجەژ نەڕۆین و نرخێکی کەم لەسەر شتەکانیان داناوە بۆ ئەوەی کە خەڵک بتوانێت لێرە بازاڕکردن و بەرهەمی جەژنی بکڕێ لێرە. راستي روجيت عولي يعني نبس بازار زيري بازار دنيا حمية سكن خاصة رمضان خلكش نعلم تيا سيكي وبازاري وروجيت عولي رمضان بشكل خلك يعني صحة وانا وصا هيدي علامة خاصة دهكت دي ماهيك خلك بجا عيدة لأنا سيكي عندك مثلا هدية بو ديكا خديبان عندك هدية بو دزجرا خديبان عندك مثلا بو عيد دجيني إنن شني كده قصة سيكون مكان وزيركرا بلندبون زیری دو کاره تین هو کاره ای که یا جهانیه اف ایشه هاتی بلابونا و ایشه برانبر دراب جهانی گلک زیر بلند بد و پارت تخاری یا دوی جلویر عینن بهای زیری بلند بوی برانبر دینار ما گلک یشکستی و دلاری گرام بوی برانبر تقریبا 10,000 دینار 8,000 دینار چونه سر زیری. لەو وەختەی دەست بە جۆبەری دەکەین خوری ئەو مەرەی لێ دەکەینەوە لەوەی ئەو مەرە پێستی باش بێت و قەلەو بێتن گۆشتی بگریتن پێشەوەی لە بۆ کوێستانان بڕۆین سوودی زۆری هەیە لە بۆ مەربڕین خوریەکەی لێ دەکەینەوە و ئەو جا مەرەکە باش دەبیت و قەلەو دەبیت و پێستی باش دەبێتەوە پێویستە شتمان هەبێ بۆ بڕینەوەی ئەو ئاژەلانە زیاتر ئێمە کەلەق بەکاردێنین ئەمادەی تریش هەیە وەکو ئاسن بەس زیاتر ئێمە فێر بە کەلەق فێربووینە لە با و باپیرانەوە ئەو کەلەخانە پێویستە کەسێک بە شارەزای باشی لێ هەبێت ئەو کەسەی بەکاری دێنێت دەبێ باش بێت و کەلەخەکە تیژ بێت ئەگەنا هەم مەڕەکە دەبڕێت و هەم دەستی خۆش دەبڕێت پێویستە شارەزایەکی تەواو تاوی لێ هەبێت بۆ ئەوەی مەڕەکە خاین بێتەوە و پێستەکەی لێ ببێتەوە Uh